لیژنەیەکی ئەنجومەنی کاتی سەرای ئازادی سلێمانی لە ئاسایش وەرگرتەوە ئاماژە بەوەش درا کە چالاکیەکان بەردەوامە بن. خۆپیشاندانەکەی دوێنەی سووریا زیاتر لە 10 کوژرا و دەیان برینداری لێکەوتەوە بۆ یەکەم جاریش کوردەکانی ئەو وڵاتە لە شارۆچکەی عامودای سەر بە قامیشلۆ خۆپیشاندانێکیان ڕێکخست. لە ئێستادا جەنەرال عەبدولفەتاح یونس وەزیری ناوخۆی پێشووی لیبیا خۆی سەرپەرشتی هێرش و هەڵمەتەکانی شۆڕشگەڕان دەکا و شەڕ و پێکادانەکانیش چڕبوونەتەوە. دەستگامنیەکانی قەزافی خێزانی موسا کۆسای وەزیری دەرەوەی پێشووی لیبیان دەستگیر کرد کە چەند ڕۆژێک لەمەوبەر لە دەسەڵاتەکەی قەزافی جیابووەوە. لە هێرشێکی فڕۆکە جەنگیەکانی سوپای ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە سێ چەکداری بزوتنەوەی حەماس کوژران و حەماسیش هەڕەشەی تۆڵەکردنەوە لە ئیسرائیل دەکات. حکوومەتی تورکیا راپۆرتی ڕاگررتنی فڕۆکەیەکی هەڵگری چەک و تەقەمەنی ئێرانی ئاراستەی ئەنجومەنی ئاسایش کرد کاتێدا ئاماژە بۆ دراوە ئێران بەنیاز بووە ئەو چەک و تەقەمەنیانە بۆ سووریا بگوازێتەوە. کوشتنی کارمەندانی نووسنگەی نەتەوەی گرتوەکان لە شاری مەزار شەریفی ئەفغانستان لەلایەن خۆپیشاندەرانی ئەفغانیەوە کاردانەوەی نێودەوڵەتی لێکەوتەوە. شەڕ و پێکادانەکانی کۆتیڤوار بەردەوامە و دەسەڵاتەکەی لۆران باگبۆ لە ڕوخان نزیک بۆتەوە لە پێکادانەکانی ئەم دواییەدا لایەنی کەم 800 کەس کوژراون. سەرچاوەکانی هەواڵ بڵاویان کردەوە کرێکارەکانی وێزگەی ئەتۆمی فۆکۆشیما لە ژاپۆن مەترسی ئەوەیان هەیە لە چەند هەفتەی داهاتوودا ڕوبەڕووی گیان لە دەستدان ببنەوە.